گوندێ خەتارەیە کو مەزنترین گوندە العێراقێ ئەڤەژی تاخێ خەتارا کەڤنا کو خالەتا خۆخێ پەتە 6 ساڵال وی تاخێ کەڤنار ژایە و نەهاژی بەحسێ بیرهاتن و ژیانەخۆل خەتارا کەڤن دکات خەسوو خەزورێت مەبوون ئەڤە بەریش و بەرەڤە 6 ساڵ ئەشاتی مێرە هەرەڤە ئۆدا مەبوو ئەڤە ئۆدا غەرادا بوو وا ئۆدا مێڤانا بوو وەکی گوتی ئەڤە بخۆدەی حال و عیشێمە ئەڤە بوو داوت خەتاریژی ڤەکولەرە کو ئەو و مامۆستا و ڕەوشنبیرên خەتارێ داخواز دەکەن ئەف جهێن کەڤنارên خەتارێ بێنە پاراستن خەتار گەلەکە کەڤنە طبعا هەکات بوتە بەحسا خەتارێ بکەم خانیە ئەتنۆکە موجود هەرێکە 100 ساڵە 120 ساڵن و بترن و هێتین هێشتا کەڤن تر بەس و گەلک نەماینە چەک ژێوێت ماین بژمەتە شمێژ دەدا 200 ساڵ و 300 ساڵ و 500 ساڵ و 1000 ساڵچێک خەتار سەرگێچ و بەریت هاتە ئاواکردن چەند و خۆ منتەقە گێچی نییە ڕاستی ئەف جهێن کەڤن گەلک باشە بێنە دیپاراستن وەکو کە بۆ هەر تشتێکی مێژووان دیارکرد یا هەر منتەقەکێ بتن یا هەر دەڤارێکە بتن وێژە خاصە خەتارێ یا گەلەکە کەڤنە تەڤە کنجیە خەتارێ کوردên ئێزدینە و ئەف گوندە bi dîroka xwe û hebûna cihên şînwarî berniyasa Sedan xaniyên wesayên kevnar li gundê Xetarê hene ku metirsiya ji navçûnê li ser e. Lewra hewletiyên Xetarê daxwaz dikin ev coraxanî bêne parastin. Şîrwanxedir Kursal News, gundê Xetarê.